ئێمە بڕیارمان داوە لەمە دووە ئاوەکەی دەگرینەوە. ئەم بەنداوە نزیکەی 8 ملیۆن و نیو مەتر سێزە ئاو کۆ دەکاتەوە بۆ پرۆژەکانی کشتتوکاڵی نزیکەی زیاتر لە 2000 دۆن زەوی کشتتوکاڵی ئاودێری دەکا و بۆ پرۆژەی ماسی بۆ گەشت و گوزار شوێنێکی گونجاوە و ئێمە لەگەڵ جوتیارەکانیش ڕێککەوتوین کە قەرەبوویان دەکرێتەوە و سەچی پارەیان پێدراوە. سەبارەت بە ڕێگابانەکەی بەڕاستی کێشێکمان بۆ دروست بە چونکە تا ئێستا پردە ئەسلێکی خۆی تاو نەبووە کە ئەمەیانە کە بڕیاریش داوە کە بڕی 2 ملیار و نیو دیناری پێویستە بڕیاریش دا بەڵام بەڕاستی تا ئێستا خەرج نەکراوە نزیکی ساڵێک دەبێ بڕیاردراوە. ئومێد دەکەم کە بەڕاستی بۆ لەمە دەکەمە زۆر پێویستمان پێ دەبێ ئەمە تاوا بکەین. ئێمە هاتووە کۆزاتی کشتتوکاڵ سەرچاوەکانی ئاو ئەم ڕێگایمان کردێتەوە ڕێگایکی کاتیە هەوڵدەین ئەم ڕێگای محکەمتر بکەین. ئەم ڕێگایە ئێستا بە شێوەی کاتی تەنها بۆ سیارەی گچکە دەبێ بۆ سیاری گەورە نابێ هەوڵدەین کە واش لێ بکەین بە کەڵک سیاری گەورەش بێ بەڵام نەم قۆناغە نابێ. ئومێد دەکەم کە بە زووی بینی وەزارەتی دارایی ئەم بڕە پارەمان بۆ خەرج بکات بۆی کە ئەم ڕێگای ئەسلەکەی خۆی پردەکەی خۆی تاوا بکەین بۆی بەنداوەکە بە تەواوی تاوا بێ.